كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا، بسنته انجلى نوري لهدي الحق أرشدنا. كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا. بسم الله الرحمن الرحيم. گەورەترین و سەرەکیترین هۆکاری ناخۆشی و ناڕەحەتی لە ژیاندا بریتیە لە دووربوون لە قورئان. خدای گەورە دەفەرموێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. هەر کەسێک پشت لە ذیکری من کە قورئانی پیرۆزە بکاتن ئەوە ژیانێکی تەنگ و ناخۆش و ناڕەحەتی دەبێتن و لە ڕۆژی دواییشدا بە کۆرەیی حەشر دەکرێت. لێرەدا خدای گەورە کە دەفەرموێ ژیانێکی ناخۆشی دەبێ، زۆر کەسمان وا تێدەگەین کەم تەنها مەبەستی پێژیانی دنیاە، بەڵام لە ڕاستیدا ئەو ژیانە ناخۆشە ئەسلی مەبەستەکەی ژیانی ئاخیرەتە، چونکە ئاخیرەت ژیانی حەقیقی و بەردەوام و ئەبەدیە، دنیا ژیانێکی کورت و ماوەیەکی کورتە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەیفەرموو اللهم لا عیش إلا عیش الآخرة. خدایە بەڕاستی هیچ ژیانێک نییە تەنها ژیانی ئاخیرەت، چونکە دنیا وەکو چاوتروکانێک دێ و دەڕوا و کۆتایی پێدێ، بەڵام ئاخیرەتە کە بەردەوام دەبیتن، کەواتە خۆشی ژیانی ئاخیرەت، ڕەحەتی و فراوانی و بەختەوەری ژیانی ئاخیرەت لەسەر ئەوە ڕاوەستاوە کە گوێڕایەلی فەرمانی قورئانی پیرۆز بووینی و پشت لە قورئانی پیرۆز نەکەی. و هەروەها خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ لەبارەی کەسانێکەوە لە ڕۆژی قیامەتدا پەشیمان دەبنەوە، دەڵێن یا لەیتەنی قەدەمت لحەیاتی، خۆزگە لە بۆ ژیانی خۆم چاکەم پێشخستبە. دیارە ئەوانە لە قیامەتن، مەبەستیان لەو ژیانە ژیانی قیامەتە، چونکە بەڕاستی قیامەت ژیانی حەقیقی و بەردەوامیە، دەڵێن خۆزگا بۆ ئەو ژیانە ڕاستەقینەیەی کە ئێستا ئێمە گەیشتینێ لە دنیادا چاکە و خێر و چاکەمان پێشخۆمان خستبایە. و هەروەها لایەنێکی دیکەی مەعیشەتی خۆش و خۆشگوزەرانی لە ژیاندا تەنها لایەنە مادیەکە نییە، بڵێ ئەگەر ئەمە ڕووم لە قورئانی پیرۆز کرد ئەوە لایەنی مادی دەوڵەمەند دەبن و بە خۆشگوزەرانی لە ڕووی مادەی و جەستەیی دەژیم، بەڵکو ئینسان لە دوو لایەنی سەرەکی پێکاتیە، لایەنە سەرەکی لایەنە جەستەیی و مادیەکەی و لایەنە ڕۆحیەکەی، کە لایەنی ئەسلی ئینسان و پێکهاتەی سەرەکی ئینسان لایەنە ڕۆحیەکەیتی. لایەنە ڕۆحیەکەی تەنها بە قورئانی پیرۆز بەختەوەر دەبی، تەنها بە قورئانی پیرۆز دڵنیا دەبیتن، ئەو دڵە تەنها بە قورئانی پیرۆز دەکرێتەوە. و لە دنیاشدا وەکو زانایان دەفەرمون بەهەشت و جەهەنەمێک هەیە لە بۆ دڵەکان لە دنیادا، ئەوی نەچیتە ناو ئەو بەهەشتە لە دنیادا ناچیتە ناو بەهەشتی ئاخیرەتیش، و ئەوی بچیتە ناو ئەو جەهەنەمە لە دنیادا دەچیتە ناو جەهەنەمی ئاخیرەتیش. ئەو بەهەشتەش بەهەشتی نزیکی لە خوای گەورە تاعەت و عیبادەتکردنی خوای گەورەیە، و جەهەنەمیش بریتیە لە جەهەنەم و ئاگری دووربوون لە خودای گەورە و دووربوون لە بەرنامە و لە قورئانی پیرۆز. پشتێکردنی قورئانی پیرۆز دوو جۆری سەرەکی هەیە. جۆری یەکەمیان پشتێکردن لە کارکردن و لە حکومکردن بە قورئانی پیرۆز، لەوەی کەوا فەرمایشتەکانی قورئانی پیرۆز لە ژیانی ڕۆژانەماندا بەکار نەهێنی، بەقەدر ئەوەی لە قورئانی پیرۆز دوور بکەوینەوە لە کار و کردەوەکانمان ژیانمان لە دنیا و لە ئاخیرەتدا تەنگ دەبی و ناخۆش دەبی. و پشتێکردنی دووەم پشتێکردنە لە تێڕامان لە ئاەتەکانی قورئانی پیرۆز و لە فکرکردنەوە و بیرکردنەوە کە قورئانی پیرۆز داوامان لێ دەکا هەم لە ئاەتە کەونیەکان لە مەخلوقات و دروستکراوەکانی خوای گەورە ورد بینەوە و هەم لە ئاەتەکانی قورئانی پیرۆزیش ڕابمێنین و بیری لێ بکەینەوە.